بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. لخدمة جنابتنا باسي كان آياتك مع كرت تفسيركي سبب نزولكي ما من كان عدوا لله وملائكته ورسله وجبريل وميكال فإن الله عدوا للكافرين. لا آياتي نوتهشت وهتاد وأتاسط يك. ولما جاءهم رسول من عند الله مصدقا لما معهم نبذ فريق من الذين أوتوا الكتاب كتاب الله وراء ظهورهم كأنهم لا يعلمون. لنوتهشت وأتاسط يك. أما يتانا جولك كان هاتنا خزمتي بيغمري خواص صلى الله عليه وسلم شل برسياري كان كد شوار برسياري عن كل بيغمري خواص صلى الله عليه وسلم دعاء وأما يتانا هات أخباره ك لدرس رابط دعاء باسمان كد أو برسيارش تشين كلا بيغمري خوان كد عليه الصلاة والسلام. ابن عباس أفرمي رضا ورحمتي خواه لبه مدسته وتاقميك كومالي كواتا هاتنا خزمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم وتيان أي أبا قاسم قسمان بۆ بکە دەربارەی ئەم پرسیارانە کە لێت دەکەین، چونکە ئەم پرسیارانە جگە لە پێغەمبەران کەس نازانێت. پێغەمبەری نازدارش فەرمووی صلی الله عليه وسلم چیتان دەوێت پرسیار بکەم، بەڵام ئەبێ پەیمانێکم بدەنێ، ئەو پەیمانە بێ کە کوڕەکانی دایان بە کوڕەکانی یعقوب عەلەیهی سەلام کە کوڕەکانیان دایان بە یعقوب واتە وعدەکەیاندا پێ. ئەمجا ئەوانش ئەویان وتیان جا ئەگەر وڵاممان داوەوە یعنی دەزانیت کە پرسیارەکە ئێمەدا ئایا موسڵمان دەبن؟ جوولەکەکان وتیان بەڵێ. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی یعنی تێگە وڵامەکانم تەواو بوو ئەبێ ئێوە موسڵمان بن. ئەوانش وتیان باشە، ئێمە ئەگەر تۆ توانیت پرسیارەکانمان جواب دەیتەوە ئەوە ئێمە موسڵمان دەبین. ئەمە گفتوگۆیە لە نێوانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە نێوانی کە جوولەکەکاندا. ئەوانش تر دەستیان کرداوەی کە پرسیار بکەن، پێیان بڵێ ئیسرائیل یعقوب عەلەیهی سەلام کام خواردن لەسەر خۆی حرام کرد؟ ئەمە یەکەم پرسیارە ئەکەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتیان ئیسرائیل بەنی ئیسرائیل یعقوب خواردنێکی لەسەر خۆی حرام کرد. کامەیە پێشدا بەزینی تەورات. دووەمیان چۆنێتی منداڵبوونی ئایا کوڕ یان کچ چۆن دەزانی ئەمە کوڕە، چۆن دەزانی ئەمە کچە؟ ئەمە لە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم کردیان. سێمیان هەواڵ و زانیاری ئەم پێغەمبەرانە خوێندەوارەمان پێ بڵێ کە باس کراوە لە تەوراتدا. چوارەمیان پێمان بڵێ ئەو مەلایکە کێیە کە سەرپەرشت و ڕێنمایی پێغەمبەران ئەکات تیایدا، یان پێغەمبەر ئەکات. ئەو پێغەمبەری پێغەمبەران دەکات، هەموو پێغەمبەران. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیان پەیمانی خواتان لەسەر بێ، واتە وعدی خواتان لەسەر بێ، پەیمانتان لەسەر بێ. ئەگەر ئەم پرسیارانە بە جوانی من جوابی ئەوە بدەمەوە ئەبێ ئێوە چی بکەن؟ پەیمانەکەتان بەنە سەر، واتە موسڵمان بن. ئەوانش وتیان بەڵێ باشە قەیچەکە. دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە سەر ئەوەی پرسیارەکان جواب بداتەوە. یەکەم شت کە ئیسرائیل یعقوب عەلەیهی سەلام لەسەر خۆی حرام کرد، خۆشترین شتش لای بوو، خواردن بوو، حەڵاڵ بوو، گۆشتی وشتر بوو، ئیبیل لەسەر خۆی حرام کرد کە نەیخوا، ئەوە شیرەکەیشی نەخوا لەگەڵیدا. ئەوانش فەرموویان بەڵێ ئەوەی کە تو وتت ئەی محەممەد بەڵێ تەواوە، ئەوەیە کە بەنی ئیسرائیل یعقوب لەسەر خۆی حرامی کرد. چی بوو؟ گۆشتی وشتر بوو. جوولەکەکان بەڵێیان کرد و بۆ پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم وتیان تەواوە، شایەتیاندا کە ئەمە تەواوە. ئەمجا دووەم هاتە سەر دووەم پرسیاریان کرد لەوەی کەوا ئایا
چۆن دەزانی منداڵ کوڕ دەبێیان کچ دەبێت تەبەنەوە کاتە هین نەبووە علم نەبووە و کەشف کاوشتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی شەرەشەن نییە بڵێین ئاوی پیا و لەگەڵ ئاوی ئافرەت تێکەڵ دەبێت ئەگەر ئاوی پیا و زاڵ بوو بەسەر ئاوی ئافرەتە ئەوە کوڕ دەرەچێت ئەگەر هات و ئاوی ئافرەت زاڵ بوو بەسەر پیاوە ئەوە کچ دەرەچێت ئەوانش فەرموویان بەڵێ ئەمش تەواوە شایەتیاندا بۆ ئەمەش کە دووەم پرسیارکردیانە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواوە جوولەکەکان ئەمجا هاتن بۆ سێم پرسیار کە بیکەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەبەن پێغەمبەری خوا لە هەر لەگەڵ پرسیارەکە سوێنیان نەدا وعدەکە خاتە فریان ئەوانش بەڵێی بۆکەن هەتا ئێستا کە ئامادەن سێم پرسیارەکەن لە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەربارەی ئەوەی کەوا کە پێیان بڵێت ئەوەی کە جوولەکەکان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دابەزیوە کە پرسیاری لێ دەکەن ئەوش ئەوەیە کە پێیان بڵێت دەربارەی ئەوەی کەوا دڵین سێم دەربارەی ئەوەی ئەو کەسە کە هاتووە باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە خوێندەوار بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش پرسیارەکە پرسیار جوابیانی داوە ئەو پێغەمبەرە ئەوەیە کە لە تەوراتە باس کراوە لە ئەنجیلا باس کراوە قەزدیان کێ قەزدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بەڕاستی خاتەوە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو پێغەمبەرە نیشانەیەکیە بەم نیشانە شایەتی دا بۆ خۆی یەکێ لەو نیشانە ئەو پێغەمبەرە بە چاو دەخەوێ بەڵام بە دڵ ناخەوێ ئەمانش ئەمەیان پەسەند کرد ئەم قسەیان پەسەند کرد وتیان بەڵێ ئەو پێغەمبەرەیە کە لە تەورات باس کراوە لە قورئانشا باس کراوە ئەتێتە چوارەمیان پرسیاری چوارەممان ئەوش ئەوەیە ئەو کەسە کێ ئەو مەلایکە کامەیە کە هاتووە ڕێنمایی و سەرپەرشتیاری پێغەمبەران ئەکا هەمووی ئەوانش ئەوش فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی جبرائیل هاتووە بۆ لای هەموو پێغەمبەران نەک بەتەنیا بۆ لای پێغەمبەرانی ئێمە یان پێغەمبەری ئێمە عەفوو ئەمجا کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی باس کرد وتی جبرائیلە ئەوان وتیان ئێمە بەینمان لەگەڵ جبرائیلە نییە تەواو ژێرە تەواو بوو پرسیارەکان تەواو بوو پێغەمبەری خوا بڕە چی بکەن بۆی بەڵگە بدۆزنەوە وتیان ئێمە دژمنی سەرسەخت ئێمە جبریلە ئەگەر جبریل نەبوایە بە لای پێغەمبەران ئەوە محەممەد ئیستا ئێمە ئیمانمان هێنا وان ئیمانە نایەنین بەڵام ئەمەیان کردە عوزر بۆ ئەوەی کەچی ئیمان نێنی بۆیە خوای پەروەردگارە فەرمی من کان عەدووًا لجبریلە مەبەستەکە ئەلێرەیە هەر کەسێ عەداوەت بکا لەگەڵ جبریل و لەگەڵ چی ئەوەی کە قورئان دابەزووی لەسەر دڵی پێغەمبەری مبارەک صلی الله عليه وسلم حتا کۆتایی لە کۆتایی ئایە 110 ئەفەرمێت کەئەنەهوم لا یعلمون وا دەزان ئەمان نازان بەس خۆیان ئەزانن بەخێرێکیان خۆیان چی بکەن دەن لە گێلی بۆ ئەوەی وعدەکە نەبەنە سەر موسڵمان نەبن بۆیە ئەلێرە خوای پەروەردگار ئەم پرسیارە ئەم گفتوگوانە هاتووە تەقریبەن لە ئایەتی 190 عەفوو لە 98ەوە تا 101 بەقەرە سەبەب نزولەکەی ئەم گفتوگۆیە کە دەڕوات یایدا خوای ڕەحم بە هەموولایەتمان بکە عاقبەت خێرمان بکە صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله